ئومێد سڵاوت لەبێ زانیاریەکان سەبارەت بە دانیشتنی ئەمڕۆی پەرلەمانی عێراق چییە؟ باڵە تەفگەر سڵاو لێ بێوە دیارە ئەمڕۆ پەرلەمان دانیشتێکی ئاسایی خۆی ئەنجامەدا دوایەوەی کە ئەنجومەنی وەزیرانی عێراق ئاماژەی بۆ کرد کە ڕۆژی چوارشەمە و پێنجشەمە ڕۆژی ڕابردوو بڕیاری دا کە چوارشەمە و پێنجشەمە پشووی ڕەفەرمی بێ لەسەر جەمدام و دەستگا حکوومیەکان بەڵام کاتژمێرەکانی دوێنێ شەو درنگانێکی دوێنێ شەو ئەنجومەن ئەو بڕیارەی ئەنجومەنی وەزیران ئەو بڕیارەی هەڵوەشاندەوە و ئاماژەی بۆ کرد کە پەرلەمانی عێراق دەبێت دانیشتەکانی ئەنجام باوە ئەمڕۆ خشتەی کاری خۆیان خستەکارەوە و لە خشتەی کارەکەی ئەوان داهاتووە کە تاوتوێ 4 پرۆژه یاساکری خوێندنەوەی دووەم بۆ 4 پرۆژه یاساکرێ بەڵام تەفگەرەوەی تێبینیمان کرد لە خشتەی کارەکەوەیە کە ئەو 4 پرۆژه یاسایی هەر 4 پرۆژه ئاسایین بۆ پێی کە پەرلەمانی عێراق لە ماوەی ڕابردوودا کێشە کەوتوتە نێو خشتەی کارەکانیەوە بۆ پێی کە سەرۆکی ئەنجومەنی وەزیران حەیدەر عەبادی 56 پرۆژه یاسایی حکوومەتەکانی ڕابردووی کشاندۆتەوە بۆ ئەنجومەنی وەزیران ئەمەش کێشەی بۆ پەرلەمانی عێراق دروست کردووە بۆ پێی کە ئەوان لە بەرنامەیاندا بوو لەم دانیشتانەی کە دوای پشووی فەرمی خۆیان واتە دوای جژنی قوربان بوو لە دانیشتەکانیانە تاوتوی ئەو 56 پرۆژه یاسایی بکەن بەڵام ئەنجومەنی وەزیران ئەو 56 پرۆژه یاسایی کشاندۆتەوە بۆ ئەنجومەنی وەزیران لە ئێستادا خشتەی کارەکانیان هەوڵدانە بۆ ئەوەی کە ئەو پرۆژه یاسانی کە سەر جەملایەنە سیاسەکان لەسەری متتەفقن کە خشتەی کاری ئەم خژن نمونەیەکە لەو پرۆژه یاسانی کە سەر جەملایەنەکان لەسەری متتەفقن خوێندنەوەی دووەمیان بۆ کرێەوە وا چاوەڕوانەکە دانیشتێکی ئاسایی بێەوە بەبێ کێشە تێپەڕێت ئەمەوەش بڵێن تەفگەر بەر لە 5 خولەک زەنگی ژووری دانیشتنەکە لێدرا بەڵام تا ئێستا بە دەستگا ڕاگەاندنەکان ڕانەگەێنراوە کە چەند ئەندام پەرلەمان ئامادەی دانیشتنەکەی ئەمڕۆی پەرلەمانە بێ بەڵام یەک شتێکە تەفگەرەوەی شەوەیە کە لە ئێستادا زوومی سەر جەملایەنە سیاسیەکان بەدەر لە دانیشتنەکەی ئەمڕۆ زوومی سەر جەملایەنە سیاسیەکان لەسەر هەرێمی کوردستان ئەو بارودۆخی کە لە ئێستادا هەرێمی کوردستان پێیدا تێتەپەڕ بێت ئەڵبەتە دوای ئەوەی کە چوار لایەنە کوردەکە کە کۆمەڵ و یەکگرتو و گۆڕان و یەکێتیە بەیاننامەیەکیان بڵاو کردەوە لە بەرامبەرشدا پارتی دیموکراتی کوردستان بەجای ئەوان بەیاننامەیەکی بڵاو کردەوە لەناو ئەنجومەنی نوێنەرانی عێراق تا ڕادەیەک ڕیزی ماڵی کوردی لە بەغدا تێکدا لە ئێستادا سەر جەملایەنە سیاسی عەرەبیەکان درکیان بۆ کردووە هەڵبەتە ئەو لایەنە کوردانە ئاماژە بۆ دەکەن کە زۆر هەوڵ دەدەن کە یەک ڕیزی ماڵی کورد یاخود ئەو کێشانەی لە هەرێم هێنێتە بەغدا بەڵام دوای ئەوەی کە ئەو دوو بەیاننامەیە بڵاو کراوە لەلایەن ئەو چوار لایەنە و پارتی دیموکراتی کوردستانیشەوە بە شێوەی سەربەخۆ کە بەیاننامەیەکی بڵاو کردەوە لایەنە سیاسەکان لێرە بە شێوەیەک لە شێوەکان درکیان بۆ کردووە هەڵبەتە ئەوەی ئەمە تێبینیمان کردووە من پرسیارم لە چەند ئەندامێکی دەوڵەتی یاسا و چەند ئەندامێکی هێزە سونەکانیش کرد هاوپەیمانەتی هێزە سونەکان ئاماژە بۆ دەکەن کە ئەوان بە شێوەیەکی ڕاستەوخۆ تەدەخولی بارودۆخی ناوخۆی هەرێمی کوردستان ناکەن تەنها ئەوەیە کە ناوبژیوان دەبن لە نێوان لایەنە سیاسیە کوردیەکان ئەگەر بێت و کێشەکانش بێتە بەغدا ئەوان هەوڵی چارەسەری دەکەن هەڵبەتە ئەم وتانەی ئەم ئەندام پەرلەمانە دوای ئەوە دەکە تا ئێستا هیچ هاوپەیمانەتیەک یاخود هیچ لیستێک یا فراکسیۆنێکی نێو پەرلەمانی عێراقی عەرەبی یان غێری عەرەبی لەسەر بارودۆخی هەرێمی کوردستان هیچ بەیاننامەیەکیان بڵاو نەکردووە تەنها ئەوەیە کە ناوە بەناوە هاوپەیمانی نیشتمانی شیعەکان دەڵێن کە ئەوان بەیاننامەی تایبەت بە خۆیانە بێ سەبارەت بە بارودۆخی هەرێم بەڵام تا ئەم خولەکەی کە من لەگەڵ تۆدا قسەکەم هیچ لایەنێکی سیاسی عەرەبی بۆچوونی خۆی لەسەر هەرێمی کوردستان ڕانەگەیاندەوە تەفگەر یەک کێشەیە ئەوەش شەوەیە کە لە ئێستادا پرۆسەی کۆنتڕۆڵکردنەوەی بێجی دەست پێ کردووە دوایەوەی کە حەیدەر عەبادی بڕیاری دا کە بە شێوەیەکی فعلی دەست بە کۆنتڕۆڵکردنەوەی بێجی و ناوچەکانی دیکە بکەوە ئەمەوە بڵێم کە پرسێکی دیکەشکردنەوە پەرلەماندا ئەمڕۆ چاوەڕوانێک لە نێوان لایەنە سیاسیەکان گفتوگوی لەسەر بکرێ ئەوش ئەوەیە پرسی بەشداریکردنی سونیە لەو ناوچانە بۆ پێی کە ئەو ناوچانە سەرجەمیان ناوچەی سونین و من بە هەمان شێوە پێشەوە بێمە پەخشی ڕاستەوخۆ لەگەڵ چەند ئەندامێکی هێزە سونەکان قسەم کرد کە لە ئێستادا ئەوان کاتژمێرێکە دوێنێ شەو درنگانێکی شەو ڕاگەاندایەکی لە نێوان هێزە هاوبەشەکانی عێراق بڵاو کراوە کە تێیدا ئاماژە بۆ دەکەن کە زۆر لەو ناوچە سونیانیان کۆنتڕۆڵ کردوێتەوە و توانیوانە ڕێگای نێوان حەویجە بێجی کۆنتڕۆڵ بکەنەوە لە ئێستادا داعش ناتوانێت لەو ڕێگای هاتوچۆ بکە ئەمەش هێزە سونەکانی هاوردۆتە قسە بۆ پێی کە هێزە سونەکان ئاماژە بۆ دەکەن کە دەبێت بەشداریکردنێکی فعلیان لەو ناوچانە هەبێ ئەمە لە کاتێکدایە کە حەشدی شعبی وەسپای عێراقش چەند جارێک ئاماژەی بۆ کردووە کە سونە بەشدارە لەو پرۆسانە بەڵام سەرجەم لایەنە سونیەکان لە ئێستادا لەنێو بینای پەرلەمانی عێراق و لەم لە هۆڵی خواری ئەو قاتی یەکەمی
بینای پەرلەمانی عێراق هێزە سونەکان لە ئێستادا لە کۆبوونەوەدان بۆ پێیکەم پیان ڕاگەنداوە کە سونە بەشدار نەبووە لەو پرۆسەیە بۆی هەوڵەدەن ئەمڕۆ لە ناو پەرلەمانی عێراق لەگەڵ لایەنەکانە قسە بکەن بۆی حکوومەتی عێراقی ڕازی بکەن کە سونە بەشدار بێت لەو پرۆسانی کە لە ئێستادا لە ناوچە سونیەکان و کە کۆنتڕۆل لەلایەن داعشەوە بەڕێوە دەچێت. بەڵێ تەفگەر. بەڵێ سپاس بۆ ئومێد محەممەد بەرپرسی نووسنگەیە نارتی لە شاری بەغدا لەگەڵمان بووی. سپاس بۆ زانیاریەکان لە هەر زانیارێکی نوێتردا گەڕێینەوە.